دیارە لە مامۆستایەکی ئاینی بکەم زۆر دەمەکانی پێش ئەوەی شوش بکەم. مەسە تەمەنم 28 ساڵە. مامۆستاییان من کێشەم لەگەڵ باوکم هەیە. باوکم نوێژ ناکە، یعنی هەتا بتوانێت دژایەتی خواکە، دژایەتی پێغەمبەرەکە، دژایەتی دینی ئیسلامەکە. هەتا کەس بووم ئەمویست نوێژ بکەم بۆ نمونە ئەیودەوە بۆیە نوێژەکە بۆیە شوو بکە بۆ نمونە لی ساردەکردمەوە لە چکم بایە بەسەرما ئاینەن دژایەتیە کردم هەتا توانیومە باش بوومە بۆیان. یعنی تقریبی 2 مانگە براکەم مردووە، 23 ساڵ تەمەنی بوو. یعنی بە ڕۆشتنیەوە زۆر شت گۆڕە. لەمای ئەم 2 مانگەیە ئەوە 5 جارە حاشای لە من کردووە. ئاخر حاشاکردنی ئەوە بوو کە لەسەرەوەی بەزەیم بە فەڵەستینە ئاهاتەوە، وتم گوناحن مناڵەکانیان وایان لێ ئەکرێ ئەم شتانە ببوورە دڵم پڕە بۆی ئاقساکەم. ئاخر شت ئەوەی بە منوت من خوشکێکی ترم هەیە 18 ساڵ تەمەنیەتی. من خۆم کرێچیم، یعنی زۆر یعنی وەزعمان زۆر خراپە. 2 مناڵم هەیە، بەڵام چوون مۆبایلێکم بۆ کڕی لەبەرەوەی بێ بە حیجاب، لەبەرەوەی نوێژکە، لەبەری بێتە سەر دینەکە. هێنامە سوپاس بۆ خۆی گەورە، زۆر بە جوانی هێنامەتە سەر ڕێ. بەڵام ئەو بە مناڵێڵە تۆ کردوتە بە جیهادی، تۆ کردوتە بە مناڵەڵە تۆ دواکەوتی، تۆ دوای مەلاکەوتی، تۆ دوای ئەمە کەوتی، تۆ دوای ئەوە کەوتی، ڕێزمێ بۆ تۆ. زۆر قسەی ناشینی پێوتم ئەم ئاخر جارە و منی دەرکرد. پرسیارەکەم من گوناحبار ئەبم ئەگەر لێی دوورکەومەوە؟ لا تجد قومي يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله ولو كان آباءهم. أجر باوكت بيت موالاتي كفاري كرت خوشويستي ولا إداب كفار بي خوش بو كافر سركي بسر مسلمانا أو جائز نية بو كسي كإيماني هي بالله وبالروجي دواي موالاتي بكا أوي خوش بي أجر باوكي شد بيت كواتا بەیشێ وازێتۆ گوناحبار نابیت پشت لە ئەو کەسانە بکەی کە دژایەتی خوا و پێغەمبەری خواکەن، دژایەتی دینەکەتەکەن، بەڵکو ئەوە سڵبی عەقیدەکەتە ئیسلامەکەتە کە بێ پشتیان تێ بکەیت وەلەو کانە ئاباءەهم ئەگەر باوکیشیان بێت. من زۆر سپاس دەکەم مامۆستاییان، وەڵی دایکیشم بەهۆی باوکمەوە لە من یعنی هەر پشتگیری باوکمەکە، یعنی ناڵم لەسەر دینەکە، بەڵام هەر شتێ بکە هەر پشتگیری ئەوەکە. تەنانەت ئەو برایشم کە ڕۆی ئەویش هەتا مرد بەداخی ئەوە مرد نەیهێشت، یعنی نەیەتوانی نوێژە بکە لە ماڵەکەیە نەی ئەهێشت. یعنی بە منەڵە لە تۆ دواکەوتوی، دوای مامۆستایانە کەوتوی، تۆ جیهادی، تۆ کاف، یعنی تۆ زۆر دواکەوتوی ئەوان پێڵێ. من خۆم حیجابم ئەلحەمدولیلا حیجابم کێشەم نییە، مشکلم نییە. خی گەورە ڕوسپیت کە ئینشاءڵڵا تۆ لەسەر حەقی و لەسەر بەرنامی خۆت بمێنەرەوە. زۆر سپاس دەکەم مامۆستاییان، ئەوەی لە دڵما بوو تۆ بە ساختکردنەوە دەست خۆش بۆ جەزاکەڵڵا.